عالم هستا چی؟ هستا بابڕە دیسیان بەزمەکەیە؟ هەستە دەڕۆم بۆ خولی ئەسب سواری دە هەستە دەی من حەزم لە سواری نییە، حەزم لە موسیقایە. موسیقەیە هەستە کوڕە گوتم ئەسب سواری ئەمن حەز دەکەم ببی بە ئەسب سوار حەزم لە ئەسب سواری نییە، حەزم لە موسیقا ژنە. من کە دەڵێم ئەسب سواری یانی ئەسب سواری وەم لێ مەکە تەلەفۆن بۆ بابت بکەم تەلەفۆنی بۆ بکە، ئەمە حەز دەکەم ببم بۆ موسیقا ژن. خوایە جان بەخوا سعدی دەرەقەتی هارام دێم دەرەقەتی نایە دا ئەدێ دەبەسە باب من چێرکێ بە تەلەفۆن ئەو ئیشی هەیە ئیش. دەجواب دەوە جواب ناداتەوە کوڕم دەبێ ببی شیوەکەم سووتە خۆ دایکم کابانە. سعدی ڤیدۆکەم باشە؟ ڤیدیۆ بگرە با زیاتر حیامان بچێتە. چی لەو تێگامۆکەی قسەی تۆی کەی بۆ حیامانە چییە؟ بەخەمە تو مندارە دەبی خەرک چ بکات؟ دڵخۆشی خۆمان دەڕێن بە ئەو خۆش دەبی باش. دەست پێکەم. یەکەم مانگی بێبێکەمان. گدی بەبۆکە گدی. ئەو چی گدی چی سعدی؟ باسی بەبۆکەی دەکەی خوا عافوت کە چ بڵێ؟ ناشتینە شتێکی تر بڵێ. والله من لەو شتانە نایە. السلام عليكم زاوا. عليك السلام. لا إله إلا الله محمد رسول الله. بەخێر بەیدایەکیان. وەتورە چێ دەرێ پێیا بووی؟ ڕۆبۆتی لەکە پێیا بووم. چێ دێت لە دەرێ نەبووی؟ با یەکسەر ڕۆست بۆ خێرا خۆم گۆڕی هاتمە سەرەوە. باشە کو دەزانی ئەمن ئەوە ڕسمی دەگرین دیارە پێت گوتیە. نا شتی ئەوی چی؟ ئای کو دزانی؟ تۆ لەکەکانم پێیانوتم. چۆرەکەکە چێە؟ بێژەش ئاگای لە مۆزاینا بێژەن لەبارێ نییە. دقەی چێکە تاوا سعدی مۆزە. دەبی پێم بری. کو دزانی؟ دوێنێک چاکی خۆم پێوتم. لە دەوەدرانە وەستا ماخرا. یعنی پێت گوت بەم ئاگاش پێ دەگوت با ڕسمی بگرین. دە سعدی بۆ لێم توو ڕابی من هەڵەکە بێتاقەت ڕاستەکە دەڕاستەکە ئیتر. باشە گوێ بگرە سعدی خۆشی بێ و ترشی بێ نان خۆی لەگەڵتام بچیتە دەرەوە لەگەڵتام ڕستوشت بگری لەگەڵتام. هەتا ڕۆژی قیامەتی قڕ بەسەریمە. ڤیدۆ بکەین ئێستا؟ ئەوەش بەشداری ئەوجارە؟ ئەدیگەکە بە مۆبایلەکەی خۆت بیکە. ئێرە ڤیدیۆکەوە چ کارەکتەرەکی هەیە چ برێ برێ چێ؟ ئەی من نەچی بەشدار بینی خوای چۆڕۆکەک ماوە نییە ئەوش بانێ بینی و گدی نەکەیتەوە. ناکەم. هەر ئێستا یەکەم مانگی بەیبیەکەی سعدی و لیمۆیە. اینجا داپیری لە دەوری گەڕێ ئەبێ چەندێ جوان دەرچێ. خەڵکی لەمە عایلەی زۆر سپۆرتین نەدیت کۆکەین حەیران تابم.